لەبارەی چارەنووسی سێ موچەفەوتاوەکەی ساڵی پار تیمی سکاڵاکەرانی دەستگای ستاندەر زانیاری نوێ ئاشکرا دەکەن. لە واشنتۆنەوە سوودانی زەختی لە پرۆسەی تەوتین کردەوە و هۆکاری دەستپێنەکردنەوەی فرۆشتنی نەوتیشی بۆ کۆمپانیاکان و حکوومەتی هەرێم گەڕاندەوە. 8 هەفتە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن ماوە و بایدن جەخت لەسەر هەڵبژاردنێکی ئازاد لە هەرێم دەکاتەوە. سڵاوتان لەبێ لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. دکتۆر ڕەعەد ڕەفعەت سەرۆکی تیمی سکاڵاکەرانی دەستگای ستاندەر لە دادگای فیدراڵی ڕەتی دەکاتەوە حکوومەتی عێراق تا ئێستا هیچ بڕیارێکی دابێت بۆ جێڕانەوەی موچەفەوتاوەکانی ساڵی ڕابردوو. ناوبرا و ڕاشی گەیاند ئاکە هیوا هەبێت ئەو نووسراوەیە کە ئێمە ئاراستەی دادگای فیدراڵیمان کردووە بۆ یەکلاییکردنەوەی کێشەکە. ناوبراو لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیامێکدا نووسیبێتی کە یاری بە عاتیفەی موچەخۆران ڕاگرن. ئەو قسەڵۆکانە باز لە پێدانی سێ موچەفەوتاوەکەی پار دەکەن لەلایەن عێراقەوە ڕاست نییە تاکە هیوا ماوە ئەنجامێکی باشی سکاڵاکەی دوێنەمانە لە دادگای فیدراڵی ئەویش جارێ نەگەیشتۆتە قۆناغێکی بڕیاردان. جێی باسا ڕۆژی یەکشەممەی ڕابردوو وەک یەکەم لایەن تیمی دەستگای ستاندەر نووسراوێکی ئاراستەی دادگای فیدراڵی کردووە بۆ یەکلاییکردنەوەی چارەنووسی موچە دابەش نەکراوەکانی مانگی 10 و 11 و 12 ساڵی ڕابردوو. دیلان غەفور پەرلەمانتاری عێراق و بەشداربووی شاندی سوودانی بۆ واشنتۆن ڕاگەیاند. سوودانی لە دیداری لەگەڵ ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا ڕاگەیاند ڕۆسەی تەوتینکردنی موچەی موچەخۆرانی هەرێم لە بەرژەوەندی موچەخۆرانە و هیچ هەڕەشەیەک لەسەر قەوارەی دەستوری هەرێمی کوردستان دروست ناکات. ئامان زمان ئەوەیە هەموو فەرمانبەرانی عێراق لە بەسڕا تا سلێمانی لە هەمان کات موچەکانیان وەرگرن. سەبارەت بە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی کوردستان سوودانی ڕاگەیاند ئەوان دوو پێشنیاریان کردووە. یەکەم هەمواری یاسای بودجە و دووەم پێداچوونەوە بە گرێبەسەکانی کۆمپانیاکان کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کردویانە کە ئەو پێشنیارە لەلایەن حکوومەتی هەرێم و کۆمپانیاکانی نەودڕەت کراوەتەوە. جێی باسا لە ڕاگەیاندراوی کۆتایی سوودانی و جۆ بایدن بەبێ باسکردنی وردەکاری ڕاگەیاندرا بوو کە فرۆشتنی نەود لە بۆڕی نەوتی عێراق تورکیا دەست پێ دەکاتەوە. کەمتر لە 2 مانگ بۆ کاتی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ماوە و کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانیش دەڵێت هیچ جوادەیەک بۆ هەڵوەشانەوە یاخود دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نییە و ئامادەکاریەکانیش بەردەوامە. کۆمیسیۆنیش ئەمڕۆ دەنگدانی ئەزموونی تەرخان کرا بۆ تاقیکردنەوەی ئامێرەکانی ڕۆژی دەنگدان. ئەوە لە کاتێکدا دوێنێ لە کۆبوونەوەی لەگەڵ محەممەد شیع سوودانی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا جەختی لەسەر ئەنجامدانی هەڵبژاردنێکی ئازاد و دادپەروەر و دوور لە تەزویرکردەوە و ڕایگەیاند پشتیوانی پرۆسەی دیموکراتی لە عێراق و کوردستانیش دەکەن. بە گوێرەی زانیاریەکان نێچیروان بارزانی هەوڵێکی نوێی دەست پێ کردووە بۆ دواخستنی هەڵبژاردن بڕیارە سپەینێ سەردانی سلێمانی بکات و هەفتەی داهاتوش سەردانی ئێران بکات بۆ ڕازیکردنی لایەنەکان. ستاندەر نووزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.